وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمشەو دوای بیستنە خەبەرە تراژدیای مەرگە پەنابەران لە دەریای مەدیتەرانە و هەڵگەڕانەوەی دوو بەلەمی پەنابەران و خنکانە زیاتر لە 45 کەس ئێمەی وادار کرد بۆ یەکەمین جار سەبارەت بە مەقولەی پەنابەر لە دنیای ئەمڕۆ ئێمە و ئەم ڕەوەندەی کە لە تەی دەهەگەلە ڕابردووە سەرزەمینی ئێمەیشی تەنیگەسۆ بەڕەسی بکەین تا بزانین دیاردەی پەنابەری لە دنیای ئەمڕۆ چ جێگە و چ پێگەیەکی هەست و دەرەنجامە کامە سیاسەت و کامە سیاسەت گەل بوو. پەنابەر کێس و بۆ عیدەیەک گیانیان لە لەپە دەستیانەگرن و بەرەو چارە نووسێکی نادیار ئەکەونە ڕێ. ئەو دیبەیتەی ئەم شەو تێدیبوونە ئازادە. تام بزانم خەڵکە ئێمە بەرامبەر بەم دیاردە چۆن بیر ئەکاتەوە. خەڵکە ئێمە چۆن ئەنوارڕێتە مەقولەیە پەنابەر کە من پێم وایە ئێمە لە ڕووداوەکانە خۆمان دەیان ساڵ لە دوایین و بە جۆرێک مهەیای دنیای ئەمڕۆ نەبووین و بە جۆرێک ئامادەی دنیای ئەمڕۆ نین. کێن ئەوانەی وا لە تەمەنە تازە دەست پێکردووی ژیانیانە گیانە خۆیان لە لەپە دەسە خۆیان ئەگرن و خۆیان ئەدەنە ڕێگەی قاچاخی بەرەو کامە یوتوپیاتێن، کامە بەرداشت و کامە تێگەیشتنیان بەرامبەر بە پەنابەری هەست. پەنابەری کامە دیاردەست لە کەیوە بە وجود تێ و ئێمە لە کەیوە بێ سەرزەمینین، بێ وڵاتین، ستەیت لەسین بە واتایە هەنا ئارەند. بۆ دەستپێکە قسەکانم تا بەر لەوەی کە کەسانێک بتوانن ئامادە بن و بەشدار بن لەم دیبەیتە، چون من ئەگەر بێم و هەنسفریەکەم بدەم لە مۆبایلەکە و محاولە بکەم کە خەڵک بەشداری بکەن، ئێشێ یەک لە دوای یەک خەڵک بێت و بەشداری بکە وەگەرنە دەنگ کزە بێت. هەر بۆیە من مقدمەیەک تێم شەرایەتێک بەحسەکەم کە ئێمە گەل وای نەناویە. ساڵ 1950 کروساوا فیلمێکی دروست کرد بە ناوە ڕەشمۆن کە لە ناوە ئەو فیلمە کە موفق بە دەریافتە جایزەی ئۆسکاریش بوو و یەکێک لە مهمترین فیلمەکانە سینەمایی ژاپۆنە، لە ناو مەعبەدێکە بە ناو ڕەشمۆن لادێیەک ڕاهبێکی بودایی لە کناری یەکتریا دانیشتگن و حەیرەتە خۆیان لە بیستنە داستانێک بەحسەکەن. باسە ئەوەکەن کە لاشەی مردگیان فرە چاو پێکەوتگە، شەڕیان دیگە، ئاتەشنشانیان چاو پێکەوتگە، قاتی و قڕیان دیگە، سەیڵاویان دیگە، بەڵام ئەمەی کە بیستیان واقعەن وەحشەتناک بوو و سەریان لێ دەرنەهاورد. داستانە کوشتنە بازرگانێکە کە لە ناو مەسیرە ڕێگەیەکە چەتەیەک سەر ڕێگەی ئەگرێت بۆ خاتریەوەی دەست بگرێ بەسەر ماڵ و بەسەر ژنەکەیە و کابرای بازرگان ئەکوژرێت و لە دادگا حازر ئەون و هەر کەسێک شەهادەتە خۆی ئەدا. کابرای لادێیی هێزم شکەن، کابرای ڕاهب
و ڕاهبە بووداوی ژنە کاورایە بازرگان و ئەو چەتە کە ظاهرەن کاورای بازرگانی کوشتەکە و لە هەمان کاتیشە ئیحزار ڕۆحە کابرای مەقتوڵ وەکو ژیاک. لەناو ئەم فیلمە قازی دیار نییە، قازی نە دەنگی هەست نە ڕەنگی هەست، بۆیە ئەوەی شەهادەت ئەدا لە دادگا ئینگاری شەهادەت ئەدا لە بەرامبەر توە. تۆی بینەرە ئەم فیلمە. ئەم فیلمە یەک پەیامی واتیە و پەیامەکە ئەمەسە، پەیامە سەرەکی ئەم فیلمە ڕەشەمۆنە ئاغایە کوروساوا ئەمەسە، لە یەک واقعە، لە یەک ئتفاق کە منجەر بە مەرگە یەک نەفەر ئەوێت، چوار ڕەوایەتە جۆرا و جۆر تاریفەکرێتەوە و ئەم ڕەوایەتانە هەر کامیان بەشێک لە واقعیەتیان واتیە، بەڵام هەر کەسێک بە گوێرەی پێگەیەک وا لە ناوە داستانەکە لە جێگەیەکا بۆ خۆی ئەگۆڕێت. چەتەکە گەرەکیسی تەسویرێک لە ئەخلاق شەڕکەری لە خۆی نیشان بدات کە ترسە زاور نەوگە، کە نامرد نەوگە. ژنەکە گەرەکێ تەسویرێک لە خۆی ئێرا بدات لە پاکدامەنی، لە مەعسوومیەتێک کە مەورد تەجاوز واقع بووکە و تەلاشێکە کە دیێسی کە ئاوڕووی خۆی بپارێزێ. ڕۆح مەقتوڵ درۆکە. ڕۆح مەقتوڵیش گەرەکێسی زەعفەکانە خۆی، بێغیرەتیە خۆی بشارێتەوە و داستانەکە جۆرێکی تر نەقڵەکە. ئەو کابرایەی وە لەگەڵ ڕاهبەکە دانیشتبوو هێزمشەکە نەناوە، کاورای لادێیە ناوە مەعبەدەکە لە شەهادەتی لە ناوە دادگا درۆ ئەکا لەبەر خاتریەوەی خەنجەرە دەسە مرواری دزیگە و بۆ خاتری ئەوەی کە ئەم دزیەی دەرنەکەوێ شەهادەتە غەڵەت ئەدا و درۆ ئێژێ. و ئەمەی کە لە ئاخرت داستان نەفەرە سێوەمە ناوە مەعبەدەکە کە باوەڕی بە هیچێک نییە و ئێژێت و ئێشێ بە شوێنە مەنفعەتە خۆتبی. وەختێک کیمنۆی مناڵەکە ئەدزێت، مناڵێک کە هاتگە سەناوە داستان لە ئاخرە فیلمۆ، ڕوو ئەکا لە کاورایێ لادێیی و ئێژێت و دزە خەنجەرەکە بووی. لەگرا تۆی بینەر بە قەتعیەت و ناتوانی حکم بەی کامە چیرۆکە ئەم قەتڵە دروست بوو. تامەی کە ڕاهبەکە ئیمانە خۆی بە ئینسان بە دینە ئەم مناڵە پەیدا ئەکا و بە جۆرێک گزارش لەو کۆهن ئولگوگە لە تاریخی ئەکات کە لە ناو فەرهەنگە ئێمەیشا هەست کە ئیمکانی هەست هەر مناڵێک ئیمکانێک بێت بەرگوزیدەیەک بێ کە بتوانێ ئەم دنیا بگۆڕێ. حەیرەتە ئەو چوار نەفەرە لەو میزانە لە کاولیە، نەک لە لاشەی فرە ئینسانەکان بوو، چون داستان یەک قەتڵ بوو. وەختی ئەیوت شتی وامە نە لە هیچ شەڕێکا دیگە، نە لە بەڵای تەبیعی و بوومەلەرزە و سەیل و ئاتەشنشانە دیگە و ئەمە وەحشەتناکە خەریک بوون حکایەتیان ئەکرد لە ئینسانگەلەیە کە هەر کەسێ بە گوێرەیە منفعەتە خۆی پێ ئەنێ بەسەر حەقیقەتە و ئینسان بەو جێگە ئەگات کە تۆ تەمیز نادەی ڕاستی و دروستی وا لەکوێ و ئینسان خەوفەکە لە ناوە جامعەی ئینسانیەوە زندگی بکە. نازانم چەند کەس لە ئێوە ئاگادارن چی بەسەر ئێمە هات، چەند کەس لە ئێوە وا لە جەهانە ئیمڕۆوە زندگی ئەکەن، وا خۆتان لە پشتە هەر هۆڤیەت و شناسەیەک و شوناسێکەوە پێناسە ئەکەن، چەند ئاگادارن بەو پێناسەکردنەی کە ئیکەن لە خۆتان. بەڵام
یەکێت بە تۆرە قەتر و لە قەرنە 19 بەم دواوە بوو بە باو و لە سەرزەمینە ئێمەیشا تەتبیق کریا. ئەویش دروستکردنە ساختارە دەوڵەت بوو یان نیشن ستیت بوو لە ژێر تەعابیرێکە لە دنیای غەربا دروست کریاو، بە تایبەتی لە دەورانە دوای ئینقلابە فەڕەنسا، بە تایبەتتر لە محور قەراردانی ئینسانە لە دوای ڕوانگەی ئۆمانیستی و ئینسان بە مەرکەزە جیهانکردن. لەگرا بەرادەرانە غەربی و جودۆ کریستیانەتی تەلاش ئەکەن کە شێوەیەک لە حکوومەت تەڕاحیکەن تا بەسەر ئەم جەهانە حکوومەتکە. لە قەراردادە اجتماعیە ئاغای ژان ژاک ڕۆسۆ ئشارە بەوە ئەکرێت کە ئینسانگەل تەواوە حقوق خۆیان و مافەکانە خۆیان تەفویز ئەکەن ئەیدەن بە کۆمەڵگا و کۆمەڵگا ئیشێ مەجالی بەشداری کردن و ئەندامێتی بدا بەم ئینسانانە. هەر بەم تعریفە بابزانین چه اتفاقی لە ئێمە کەوت. ئێمەگەل ئەدەیەک هاتن لە سەرزەمینمانە شتێکیان دروست کرد بەناو دەوڵەت کە لە ئەسڵا نووسینگە بوو، دەوڵەتە هیچ کەسێک نەبوو، دەوڵەتە هیچ ملەتێک نەبوو. ئەدەیەک نووسینگیان بەسەر سەرزەمینە ئێمە دروست کرد. سەرزەمینە ئێمەیان وەکو هەمار تعریف کردو کە پڕێسی لە بەردی ئاسن و پڕێسی لە بەردی مز و پڕێسی لە نەوت و پڕێسی لە گاز. و هاتن ئەوەی ئازادی بوو لە ئێمە و ئەوەی مالکیەت بوو لە ئێمە و خاوەندارێتی بوو لە ئێمە سندیانۆ لە پرۆسەیەکی چەند دەهەیە دوای مشت و مڕگە لە جۆرا و جۆر و پرۆژەی جۆرا و جۆر لە ئێمە سندیانۆ. لە پڕێکا ئێمەمانان منێکە 41 ساڵمە چاوم کردو لە سەرزەمینێکا بە ئیجبار لەدایک بووم و لە ناو فەرهەنگێکا و لە ناو زوانێکا و لە ناو وڵاتێکا کە هیچ ئەحساسە تەعەلقێکم پێی نەکرد، هیچ نمودێکم لە ناو ئەو جامعە نەبوو، نە دەسەڵاتم بوو، نە مالکیەتم بوو، نە ئازادیم بوو، هەچێکم نەبوو. ئەمانە وەختی سەرزەمینیان لە ئێمە سەند وتیان هەرچی مافە خۆتە تەفویزی کە و ئەو جار تۆ بەشداریت و بەشێک لەم جامعیتە، تۆ نە بەشدار بوویت نە بەشێک بوویت لەم جامعە. ئەزانن وەکو چیمان لێ هات، وەکو ئەومانە لێ هات. ئەگەر ئەم مثالە قابل فەهموێت، تۆ ژنێکە نیکاح دائم کردوێت، ئەم ژنە شەریکە ژیانە تۆوێت، شەریکە دەستکەوتەکان و ماڵ و ژیانە مادیە تۆ و معنەویە تۆوێت، لە پڕێکا بێی تەلاقی بەی، لێو دوا سیغەی کەیتۆ، لە ئەزدەواجە دائم تەلاقی بەی، لەو دوا بڕۆی 6 مانگ سیغەی کەیتۆ لە بەرامبەرە 200,000 تمەنە. وا کریا بە مردم ئێمە، حەقی مالکیەتیان لێ سنجیاوە، ئاڵەفجەڕ و کەژ و کێ و سەرزەمینە کۆچە ئێڵاتیان لێ سنجیاوە، مەسئولیەتی ژیانیان کە لە ئەستۆی خۆیان بوو لێیان سنجیاوە. تەواو سەرزەمینیان کریا بە مڵک مشاع و تبدیل کریا بە مڵک ملیە دەوڵەتە ئێرانی، عێراقی، تورکی و سووری. خەڵک کریانۆ لە ناوە مەجموعەیەکی شاریە، گەواهی لە دایکبوون و گەواهی مەرگێک دریا دەسیان. شێوەی ژیانیان گۆڕیا، زەمینیان بەدەستەوە نەما، خاکیان بەدەستەوە نەما، ئاڵەفجەڕیان بەدەستەوە نەما، هیچێکیان بەدەستەوە نەما.
ڕوویان کردە ئەم شارانە ببن بە کارمەندە ئەم نووسینگە جەدیدانە لە ئیدارەکانیانە ئیستیخدامیان کەن. بەشێکی بچووکیان ئیستیخدام بوون لە ساڵەکانە ئەووەڵا. تۆ کە هەموو مافە ئینسانەکانە سەرزەمینێکە لێی سندۆ وەوتت تۆ لەژێر ئەم شعارە کە دەوڵەتێکە تەشکیلی ئەدەن دەبێ نمود تۆی تیاوێ، دەسەڵاتی تۆی تیاوێ، بەشداریکردنە تۆی تیاوێت، حەجێکی تۆی تیانە بوو. ئەمڕۆ دیاردەیە کە تۆ تەکیان ڕوبەڕوویت دیاردەیە بێکاریە. یعنی تۆ سەرزەمینە لێ سندیاوە، میراتە کەسوکارە لێ سندیاوە، میراتە هەزاران ساڵە لێ سندیاوە، لە دنیای جەدیدی شاورودە نەکرد. سەرزەمین تۆ ئەو نووسینگە کە بەسەری و سوار بوو کەوتە خام فرۆشتنە سامانە سروشتیەکان، نەوت و گاز فرۆشتن، بەردیاسن فرۆشتن، و تەمامە پوڵە ئەمەی گرتە ناوە دەسە خۆی و بڕێکی فرەدا بەردەمە ئەم مەردمە. ئەم مەردمە هیچ تەعەلوقێکی بە ئەم سەرزەمینە نەما، چون هیچ نمودێکی لە دەسەڵاتی خۆی لەم سەرزەمینە نەدی، هیچ نمودێکی خۆی لەم شتەی کە پێیژن دەوڵەت نەدی، هیچ تەعەلوقێکی بە ئەم دەوڵەتە نەبوو. ئەمڕۆ دیاردەیەکی زەق و بەرچاوی فقط لە بەشی ئابووریە بێکاری لەم سەرزەمینە حاکمە. بۆ خاتری ئەوەی کە ئەم ژیانەی کە لە تۆ گۆڕیان نەیتوانی تەئمینە مەشغوڵیات بۆ تۆ بکە، و لە کەناریا تۆ بێدەسەڵات، بێکەڵک، بێمەسرەف و بێ سەرزەمینی. هەنارند لەبارەی یەهودیەکان و لە جەنگە جەهانیە دووەمە مەقالەیەکی نووساگە بە ناوە ئێمە پەنابەران. با بزانن ئەو داستانەی ئەرێنت لە پەنابەرانە جەنگە جەهانیە دووەم و یەهودیەکان بەحسیەکاتە کە ئێمە گەلافرە فەرقەکە و منیستە فەرقەکەی ئێژم لەکوێ فەرقەکە. بەڵام ئەرێنت لەوێ ئشارەکە بە یەهودی گەلێک کە نەیانگەرەکەتەکە واقعیەتە یەهودیە خۆیانە ڕوبەڕوو بوون و بەنەو ئەیک ئەم یەهودی بوونە تەحقیرە لە وجودیانە. تەمامە تەلاشە خۆیانەکەن کە خۆیان سەرسپوردەی ئەو وڵاتانە نیشان بدەن کە ئەڕۆنە ناوی، حتا جعل تاریخەکەن. دانشمەندانە یەهودی جعل تاریخەکەن کە نەسەبە خۆیان بگەن بە نەسەبە خەڵکانە بوومیە و سەرزەمینە. بەڵام تەلاشێکی عەبەس لە خۆ هەڕاکردنە، تەلاشێکی عەبەس لە ئینکارە خۆکردنە. ئەرێنت گوزارشەدا لە یەهودی گەلێک کە خۆیانە کوژن. ئەرێنت گوزارشەدا لە کۆهێنێک کە دوای هاتنە سەرکارە حیزبە نازی هەڵەسێ ڕوا بۆ چێک. لە ئاڵمان ئینسانێکی فرە وەتەنپەرستی ئاڵمانیە، ئەڕواتە چێک تەبدیل ئەبێت بە وەتەنپەرستێکی چێک، یان نیشتمان پەروەرێکی چێک. دوای چەند ساڵ کە چێک ئەکەوێتە ژێرە حملەی ئاڵمان لە چێکیش دەرەکرێت، ئەڕوا بە ئۆتریش، لە نەمسا و لە ئۆتریشیش ئەبێت بە ئۆتریشیەکی نیشتمان پەروەر، لەوێش دەرئەکرێ تێ بۆ فەڕەنسا، و لە فەڕەنسا گەرەکێسی ببێت بە فەڕەنسەویەکی
نیشتمان پەروەر و محاولەیەکە جعل تاریخکە کە یەهودیگە لە ئەوروپا ئەسڵن فەڕەنسەوین و نەقڵەکە لەم داستانە تەسەلسل باتڵەکە ئەم ئاغای کۆهنە ئەم دەسە سەرنەوشتە بۆ هەرکوێ فڕەی ئەدا گەرەکێ بە شکڵ ئەوان دەربێت و ناتوانێت بە شکڵیان دەربێت. هەژێت لە نەزەر یەهودیەکان ژیان والاترین و بەرترین خەیرە کە بە ئینسان دریاگە موهبەت ژیانکردن و مەرگ وەحشەتناکترین شەڕە کە بە ئینسان دریاگە. بەڵام شەرایەتێک کە ئەخولقێت وەحشەتە مەرگ لە بەین ئەوات وەکو داستانە فیلمەکەی ڕەشەمون کە لە سەرەتای ئەم دیبەیتە بەحسم کرد. شەرایەتی ئەخولقێت کە وەحشەتە مەرگ لە بەین ئەچێت، بەڵام هیچ شتێکی تازەتر و بەرزتر لە ژیان تعریف ناکرێتەوە. بۆیە ئینسانەکان ئەلا ڕەقمە ئەوەی کە ترسیان لە مەرگ نەماگە و وەحشەتێکیان لە مەرگ نییە، هیچ هەدەفێکیش نادۆزنەوە کە لە مەسیرە ئەوە ژیانیان بخەنە بەر مخاترە و خەتەرکردن. هیچ هەدەفێکی گەورە. پەنابەر بەجێ ئەوەی شەڕکە دەرەچێ، بەجێ ئەوەی بوێسێ و ئەم شەڕ مەحتومە ئیدامە بدات هەڕاکە. ئەمانە ئەرەنت بەحسیەکە لە چارەنووسە یەهودیەکان، لە چارەنووسە یەهودیگەلێکە محاولە ئەکەن خۆیان بخونجێن لە ناو جیهانێک، لە چارەنووسە یەهودیگەلێک کە پێیانێژن یەهودی سوالکەر، تەلاشێکی یەهودیە ئیکا بۆ شاردنەوەی خۆی لە پوڵ، لە ئەحساسە حقارەت، لە جەمکردنە پوڵ. ژێ لە ئەڵمان دەرکریاین بە ناوە ئەوەی کە ئەڵمانی نەبووین، تازە دوای ئەوەی کە لە ئەڵمان دەرکریاین و لە سنوورەکەی ئەڵمان تێپەڕین بەرەو فەڕەنسا هاتین، ئەڵمانی تر بووین. ئەڵمانی بوونمان دەسی پێ کرد. هیچ کەسێ لە ئێمە قبوڵی نەکرد کە ئێمە ئەڵمانی نین بۆ خاترە قەوانینە زدە یەهودە ئەڵمانین، و ئێمە تازە ئەڵمانی کریاینەوە لە غوربەتە. فرێک لە ئێوەمانان وانە نە، فرێک لە ئێوەمانان ئێرانی نین، بەڵام لە غوربەتە بە مەحزی سەرزەمینتان بەجێ تێڵن ئێرانیتانەکەن، عێراقیتانەکەن، تورکیەییتانەکەن، سووریەییتانەکەن، واتان پێیەکەن. تۆ لەدەست ئەمانە دەرچووگی، لەدەست ئەمانە بێوڵات و بێسەرزەمینی، تازە تێیتە دەرەوە محکوم ئەکری کە ئەمە قبوڵکەی و تازە ئەفەهمی کە ئێرانیت. وەختێ لە ناوە ئەم ئیدارە و ئەو ئیدارە ناشناڵەتی کۆنە ئەپرسن، کاغەزەکان پڕەکەیتەوە، ئەفەهمی ئێرانیت، وەلە تۆ هیچ وەخت نە ئێرانی بووگی، نە ئەحساسە تەعەلوقت پێی کردگە، نە نمودێکە بووگە، نە قودرەتێکە بووگە. عەدەیەک سوار بووگن بەو سەرزەمینە خەریکن ڕای ئەماڵن و عەدەیەکیش بووگنە نۆکەری. وەلی ئەمە لە تەزاد دەرونیاتە کە وجودە تۆز لە بێدەسەڵاتیتە، لە بێمافیتە، لە نەبوونە هیچ چەشنە ئیمکاناتێکە کە ئیمکانە ئینسان بوونت پێ بە. ئەگەم بن باسە هۆمۆساکردان بۆ کات
لە دەوران ڕۆمە باستانە ئینسان قودسی، ئینسانێک کە ناتوانانی قوربانی بکەی بەڵام ئەتوانی بیکوژیت، ئینسانێک کە تێتە ژێرە قانون و لە ژێرە قانون دەری تێرن، ئینسانێک کە بە قانونە ئێرانی ئەوێتەوە ئێرانی و ناوێتەوە ئێرانی، چون سنیە، چون لۆڕە، چون کوردە، چون بەلوچە، بە قانونە ئەیکەنە ئێرانی و بە قانونیش لە ئینسان بوون دەری تێرن، لەبەرەوەی هیچ مەزیەتێکی پێ نەخوا و پێ ناخوا. ئەوەی لە دەسی ئەدا بە قانون لە دەسی ئەدا، ئەوەیشی پێ ناگا بە قانون پێ ناگا. بۆیە مەجای زندگیکردنی بۆ نامێنێتەوە، بۆیە نە قەراری هەست، نە ئەندێشەی هەست، نە پرسیاری هەست، نە سوعالی هەست و نە شەخسیەتی هەست. عادەتی کردگە، عادەتی کردگەوە قاچاخی بوون، عادەتی کردگە کە هیچ منزەلەتێکی اجتماعی نەبێت، عادەتی کردگە هاڕیا گوێ، عادەتی کردگە دائیمەن خۆی بشارێتەوە، دینی بشارێتەوە، زوانی بشارێتەوە، باوەڕەکانی بشارێتەوە، عادەتی کردگە بشارێتەوە تا قەوانینە ئەو وڵاتانە شمولی کە. عادەتی کردگە تورکە ئاتە تورکی بێ تا بتوانێت بێتە ڕئیسی میت، تا بتوانێت بێتە عوسمەت ئۆنۆنۆ. عادەتی کردگە خۆی ئینکارکە، وەکو یەهودیەکان ئەوروپا و هانا ئارێنت بەحسیانەکە، وەکو ئاغای کۆهێن. ئەمە ئاغای کۆهێنە حەتا قبوڵ نەکا یەهودیە، سەرگەردانە لە دنیا. ئەمڕۆ ئێران 10 ملیۆن نەفەر پەنابەری هەست، پەنابەرێکە هیچ شەخسیەتێکی نییە. هانا ئارێنت ئێژێت بۆ ئەووەڵین بار لە تاریخ بەشەرە ئەمە یەهودیان بوون لە فەڕەنسا بە پێی خۆیان چوونە زیندان، چون ڕۆژە ئەوەڵ وەختی لە ئەڵمان دەرکریان لە دوای ساڵە 1933 و چوون بەرەو فەڕەنسا کە هەنووز شەڕدەسی پێ نەکردبوو، وانە بیدیان بە خۆیان ئەدا کە ژیانێکی تر دەسی پێکرد. ئێمە عەسڵ پاریسی بووین، بەڵام فەڕەنساویەکان ئەمانیانە قبوڵ نەبوو، بە ئەڵمانیا نەزانین، حتا یەهودیەکانی فەڕەنسا ئەمانیانە قبوڵ نەبوو و بە مەحزێ شەڕی جەهانی دەسی پێکرد و پەلامارە فەڕەنسا دەسی پێکرد. ئەمانە بوون بە ئاڵمانی دوژمنە دەوڵەتە فەڕەنسا و مەشیە تەنیان بدایە بە قەوانینە سەختگیرانەی دەوڵەتە فەڕەنسا کە ئەمانە ستونە پەنجمە دەوڵەتە ئاڵمان نەون. ئەم اتفاقە لە ئەیاڵاتە متحدەی ئەمریکایشە بۆیان کەفت. ئەرێنت ئێژێ دنیای کەسیفێکە، لەسەر زەمینە خۆت دەرد ئەکەن، دوژمنەکانت، دۆستەکانیشت نیشتەجێی ئیجباریت ئەکەن. هەرچیان ئیجبارە، هەم دەرکردنەکە هەم نیشتەجێکردنەکە. ئەوەی کە ئێمەمانان لەم دنیا بێشناسین، بێسەرزەمینین، ئێمە سەرفەن بۆ خاتری ئەوەی کە لەشە ئینسانیمان هەست هیچ ئەرزشێکی نییە و بە قەوڵە هانا ئارێنت و ئاگامبێن هیچ بەهایەکی نییە، کافی نییە، بەس نییە کە تۆ لە دایک و باوک و بە فیزیۆلۆژیک ئینسانی و لەشە ڕووتە ئینسانیت هەست. ئەمە سیاسەتە بە تۆ معنادا، تۆ شمول ماف ئەکا. ئەمە بەشێک لە دەوڵەت میلەت بوونێکە کە تۆ شمول ماف ئەکا و تۆ بە عنوانە ئینسان پێناسە ئەکا. ئینسان تعریف سیاسی هەست، بەندەی خوا نییە، خالق خوا نییە، نە،
ئینسان شارۆمەندە. شارۆمەندە دەوڵەت میلەتێکە بە خودی خود، چون لەشێکی ئینسانی هەز ئینسان نییە و هیچ قانونێ شمولی ناکە، مهمیش نییە. ئەرەند لە هەڵبژاردنە دیاردەی غوربەتە ئەژێ سەختە بۆ ئینسانێک کە مەنزەلەتێکی ئیجتیماعی بوو بێت بڕواتە کۆمەڵگایەکی تر و سەر لە نوێ دەست پێ بکە. بە زوانە دایکی خۆی قسەی کرد بێت و زوانە تەبیعەت و وجودە سادەی بێت، ئێستا فێرە زوانێکی تر بوێت. شغل و دەرامەدێک کە بوو گێسی و پێگەی ئیجتیماعی و نەقشێک بوو کە لە جیهانا بوو گێسی و ئیحساسی بوونی پێداگە لە دەسی بە و ئێستا بە شوێنە شغڵێکی ترا بگەڕێ. شاید ئەمە چارە نووسە یەهودیگە لە دەرسخوێن و پێگەدار و بیزنسدار و ئوروپا بوو. ئەی ئێمە گەل چکارە بووین؟ ئێمە کامینە؟ ئێمە هیچ نەبووین لە سەرزەمینە خۆمانە، هیچ. نە مەنزەلەتە ئیجتیماعیمان لە دەستاگە، نە مالکیەتمان لە دەستاگە، نە ماڵمان لە دەستاگە. بۆیە 10 ملیۆنی ئێرانی تێتە دەرەوە گەرەکی خۆی بکا بە شکڵە هەرچی شتە لەم دنیا تا مەقبوڵ واقع بوێ لەو سەرزەمینانەی کە تێ. ئەوێ تۆ مەسیحی ئەنوا و ئەقسامە ڕەوابەتە جنسی بەرقەرارەکە، هەر کارێک کە تۆ ئێژەیەکە لە بەراز خواردن دەست پێیەکە تا شکڵە جامعەی دایک بوێ و لە هەر لە نەزەر ئەوان و دانێ خارجی تێاو دریاگە. لە سەرزەمینە خۆیان حەچێکی نەوگە ئەلا ڕەخمەوەی ڕەگە ملیەداتە دەرەوەیژە من ئێرانیم حەیچێ نەوگە، نە مالکیەتی بووگە، نە ئازادی بووگە، نەو قانونەی کە هەرچی شتە لێسەند، سەرزەمینی لێسەند، ئازادی لێسەند، مڵکیەتی لێسەند، اختیاری لێسەند، هیچ نەخشێکی بۆ تعریف کردەوە ئیلا دیگەری بوون و دوژمن بوون نەوێت. ئەم ئینسانە هیچێکی نەوگە ولذا ئینسانێکی تەحقیر بووگە، ئینسانێکی تەحقیر بووگە کە یوتوپیایەک ئەوێنێت لە تەحقیر بوودەگیە لە ئوروپا و لە ئەمریکا. تازە ئەو بە پێچەوانەی ئەرەند دەردە غوربەت ئەحساس ناکە، تازە فکرەکە لەگرا بە حقوقە پەناهەندگیە کە ئیگرێت هیچ ئێعترازێکی بەرامبەر بە کشوەرێک ورودی دێیەکان نییە، نابەرابەریەکانی ناوێنێ، ناعیداڵەتیەکان و انقیادی ناوێنێت. فرە خۆشحاڵە بە پوڵە بنفیتێک کە ئیگرێت تا بتوانێ ژیانی حیوانیەکی 10 ڕۆژە و 15 ڕۆژەی پێدارە بکە لە مانگا. چون هیچێکی نەوگە. فرە خۆشحاڵەوە لە ئەوروپا، فرە خۆشحاڵە بوو گەس و ساحێ و پاسپۆرت سەفەری پێیەکە. فرە خۆشحاڵە کە ئەتوانێ بە نەبوونە تەخەسوسێکی پیچیدە بە کارگە لە سادەیەک وا لە سەرزەمینە خۆیان نەیەتوانی نانی پێدەربێرێ پوڵی پێخڕۆ بکات و ئاپارتمانێکی پێبسێنی. ئەمانە ناویان پەنابەر نییە، فەرقەکەندەکە یەهودیەکانە. ئێمە گەل ناومان پەنابەر نییە، نازام ناومان چییە، بەڵام بە واقع پەنابەر نین، چون تەجروبەی پەنابەریمان ناتوانین بگۆزین و چە اتفاقی کەوت کە لە سەرزەمینە ئێمە گەل مردم لێی دەرەچێت، گەل مردم لێی دەرەچێ، مردمە بێ ئیمان، مردمە بێ باوەڕ، مردمە بێ بونیاد، مردمێک گیانی بوو گەسە ملی نازانێ چی پێ بکات،
لە تەبە تەوەهومە ژیانێک لە ئوروپا مردمێک کە زوانەکەی دایکی خۆیشی خاس نازانی، 200 وشەی نازانی، مردمێک کە چیرۆکێکی بۆ وتن نییە، مردمێک بەغایەت سەتحی تووشە ئەنوا و ئەقسامە نەخۆشی لە ئەتیادە بە سکس و گرتگە تا ئەتیادە بە مادە مخدر، لە حقارەت و هاڕیان و گرتگە تا هزار چهرەگی. ئێمە کەین بە شوێن چی ئاگەڕین؟ بستێ خاکتیا بە حەسێنۆ بە شوێن قانونا ئەگەڕین بمان کا بە ئینسان. من عادەتم نییە بە ئامار و ڕقم قسە بکەم، باوەڕێکم بە ئامار و ڕقم نییە، ولی من مطمئنم خیلی بەرتر لەم تەکنۆلۆژیە کە بێتە سەرزەمینە ئێمە مردمە ئێمە ئەو نەکاول نەبوو. مطمئنم گەرچی ئەم دانشمەندانە جەدیدە گەرەکیانە بە ڕقم و بە عەدەدێک کە پێتی ئەدەن بتگەوجێنن بێژن واقعیەت ئەمەسە، ولی بە زرسە قاتع من فکر ناکەم مردمە ئێمە زمانێک خودکوشیشی کردوێت، خۆیشی نابوت کردوێت، ئەگەر فەقیریش بووێت، ئەگەر نانیشی نەخواردوێت. حازر نەوگە باتە ناوت دڵت دەریا سرفەن بۆ خاتری ئەوەی بێت بۆ ئوروپا خۆی باوە کوشتن، خۆی بۆ شتێکی دەرداگەوە کوشتن. چه اتفاقی لەم سەرزەمینە کەوتگە؟ چه اتفاقی کەوتکەوا لە ژێرە دەستی یەکێتی و پارتیە بە هەزاران هەزار خەریکە کۆچەکە بێسەواد بێ دەرک و دەریافت، فقط ئەزانێ بخوا. هاڕیاک خۆی هەڵئەسێوە دەرەچێ لەو سەرزەمینە، نەوەکو یەهودیەکان دەریکەن، خۆی دەرەچێ، نە شەڕپاڵی پەیوەندیابێ دەرەچێ. بۆ چون بەهۆی ئەو قانونە ملکیەتی لێسنریاگە، هیچ اختیارێکی نییە، هیچ دەسەڵاتێکی نییە، هیچ دنیایەک ناتوانێ بە خۆی دروستکە، لذا ئەکەوێتە ماسکلێدانە بەخۆی، ئەکەوێتە تەزاهورکردن، ئەکەوێتە خۆخەمڵاندن، ئەکەوێتە درۆکردن. من بابای کوردەوێنم تێتە دەرۆ لە توو لە عمریە چیرۆکێکی نەبیستگە، هیچی لە دنیایەکە واتیە نازانێت، فقط ئەزانێ کرێکار بێت، کارکا پوڵ دەربێرێ، فاسۆلیا بخوا، کەباب بخوا، ماشینێ بسێنێ بخاتە ژێری پێی، تەواو. تۆ فکرەکەی ئەمە دەرکی لە سەرزەمین هەست، دەرکی لە غوربەت هەست، دەرکی لە ئەوە هەست بۆ من ئەنێ و ئەو سەرزەمینە جێتێڵێ شەڕ ناکا و جێتێڵێ، وەکو ئەوەی کە ئارێنت وتی وەحشەتە مەرگ لە دەست چووگە، بۆیە کاوراوێت و هێسر بار لە خۆی ئەنێت وەکو هێسر، لە فیشەک ناترسێ، لە فیشەکە پەکەکە و دۆمەڵە و دموکرات ناترسێ. ئەو شەوە 2 ملیۆن تمەن 3 ملیۆن تمەنی دەستکەوێ، وەحشەتە مەرگ نەماگە، بەڵام زندگیش هیچ هەدەفێکی والای تیا نەماگە کە تۆ حازروی بۆ خاتری بویسی، هیچ. بۆ ئەوانەی وا خۆیانە خەنە ناوە بەحرە ئەژە ئەخنکێن نەوێسیان و بنەماڵی تاڵەبانی و بارزانی کێش نەخوارەوە، بۆ بە شوێن چی ئاگەڕێن؟ ئیتە چەند ماڵ پرسەی هەست لە کوردەوارە، پرسەی چی ئەگێڕن؟ بۆ ئێمە وامانە لە یادکە ناتوانین بەحسی کەین
چه اتفاقی لە ئێمە کەوتگە بە شوێن چی ئاگەڕین دەسەڵات قدرەت شخصیەت بە شوێن چیا ئەگەڕین مل ئەنین و خۆمان ئەنین بە دەریا و بە بەرد و بە دار و بە فیشەک و بە پۆلیسی دنیا من کەسە ناسم لەم ئوروپا 20 ساڵە ئیقامەتی نییە 20 ساڵە عادەتی کردگە ئەوەتی لە دایک بووە کە عادەتی کردگە بە قاچاقی بژی لەم دنیا حەج مافێکی نییە نەمافی کاری هەست نەمافی سەفەری هەست نەمافی هیچێکی نییە ئێمە عادەتمان کردگە چۆنە لاف لێ ئەدەین دەوڵەت شتە خاسێکە بەڵام هەر بەم قانونە هەرچی شتە لێمان سندریاوە هەر بەم قانونیشە خەسیاین و دەمکوت کریاین و کوژیاین چه ئیسرارێکمان هەست بە حیفزی چه ئیسرارێکمان هەست بەمانەوە لە ناویە ئێمە نەک پەنابەرانە جەنگە جەهانیە دووەمین کە ئەحیانن بینە ئەم سەرزەمینانە یا تاریخ جەعل بۆ ئەم سەرزەمینانە دروستکەین وەکو یەهودیەکان یا ئەوەنە شەهامەتمان بێ بیان دەینە بەر نەقد و بێژین ساختارە جامعەتان ئیرادی هەست سیاسەتتان ئیرادی هەست ئێمە وەزانینە ئە بەهەشتە بەرین تین تازە لەگرا گەرەکمانە تەجروبەی ئینسان بوون بکەین نەک حەسرەتمەندنین بەرامبەر بە سەرزەمینێکە لە دەستمانداگە و بەجێمان هێشتگە بەڵکو حازرین گیانمان دابنین وەلێی هەڕاکەین ئێرانی ڕەگەملیەداتە دەرەوە ئێژێ چو ئیران نەباوە تەنم من مەباد لەم مەفهومە ئینتزاعیە یەهود ساختە پەڕەپێ بەرەو هەرکووی ئەم دنیا ئەجازەی بەندەرەچێ جا حەزەکە تایلەند وێت حەزەکە مالەزی وێت سەنگاپور وێت دووبەی وێت ئەمریکا وێت ئوروپا وێت بۆی فەرق ناکە لەوە تیشی چون شخصیەتی نییە بە هەر شکڵێ دەرتێت لەبەرەوەی جامعەیە مهمان قبوڵیکە و ئێوەمانانیش شەو ڕۆژ لەوانەتان وە هاتکنە ئەوروپا بیسن بەڕاستی ئەوروپا جێگەی جیانە و بەڕاستی ئینسان گەلک گەورەیەکن و بەڕاستی مەدرسەکانیان زۆر مهمە و بەڕاستی ئێمە زۆر مهمین ئایا ئێمە ئەتوانین گزارش لە خۆمان بدەین کە خەریکی چین من بەو مقدمە کە هاتم پێم خۆشە نەزەراتە ئێوەیش ببیسم ئێوە گەلێکە گەرەکتانە قسە بکەن بە تایبەتی لەم اتفاقە وا ئیشی دەمێکە ئێمەی هەڵساندایەتەوە لە خەو دەمێکە ئێمەی وشیار کردایەتەوە خەریکە چین ئەگەڕێمەوە سەرە فیلمەکەی ڕاشەمۆن ئێمە کۆمەڵگایەکمان دروست کردگە ئێعتمادی تیا نەماگە ئێمە سروەتەکانمان لەدەست چوو پەیوەندیگە لە ئیجتماعیمان نەما ئارمانمان نەما هیچمان نەماگە ئەوانەی وا جێی تێڵن و دەرەچن لە دەسە چی دەرەچن ئەوانەی وا بنەماڵەکانیان قەرزیان بۆ ئەکەن و فڕیان ئەدەن بڕۆنە دەرۆ لە دەسە چی دەرەچن بۆ چی تێن چی تەسەورەکەن ئایا کەسێک گەرەکیسی بەشدار بێت لەم تریبون ئازادە زاهران کەس نەیگەرەکە بەشدار بێت و منیش ئەمە بە تریبونە ئازاد دانابوو نا دیبەیتێکە خۆم لە سەرەتاوە بیکەم تا بە ئاخر هەر بۆ کۆکردنەوەی دیبەیتەکە ئێمە بەم نەتیجە ئەگەین کە ئێمە تەکە دیاردەی پەنابەرە جەنگە جەهانیە دووەما فەرقەکەین بە تایبەتی ئەوانەی کە لە سەرزەمینە کوردەواراتین ئێمە بێحقوقانە ئەسرە حازرین ئێمە تاڵەن کریاگەکانە دەوڵەت میلەتەکانە منتەقەین
کۆرپۆریشنە یەهودیەکانە منتەقەین، تورکی، ئێرانی، سووری، عێراقی. لە توولە تاریخمانە ئەوەنە بێدەسەڵات، بێ ئیمان، بێ بڕوا و ئەوەنە فاسد نەوگین. فرە بێ هۆڤیەتین، فرە بێ شوناسین و لەمە کاولتریش ئەوین. بە قۆڵارەند ژیان مەرگ وەحشەتی لە دەست داگە، بەڵام ژیان و نەمانتوانی کە بەهایەک گەورەتر لە ژیان بدۆزینەوە کە بۆی شەڕکەین، بۆی خۆمانە دەینە بەرە فیشەک لە قاچاقی و کۆڵبەریا بۆ 2 کارتۆن ویسکی کە 2 ملیۆن فەن بەدەست بێرین و نازانین چی پێیەکەین. ئەیدەینوە سێکس، ئەیدەینوە خۆراک، ئەیدەینوە موادە مخدر، ئەیدەینوە چی؟ بۆ ئینسانێکی بێشوناسی، بێ سەرزەمینی، بێ دەسەڵاتی، بێ ئازادی، پڕ لە ئینقیاد. ئەمە داستانە ئینحیتات و نابوودیە مردمێکە، وا خۆی ئەنێ بە شەپۆلەکانە دەریاوە، نازانێ بەرەو کوێ دێت، نازانێ بۆ دێت. تێت بۆ پەستەرین شێوەی ژیان. ئێمە ژیانە قەشەنگێ ناکەین لە ئەوروپا، ئەوەی ئەقڵی دوێ ژیانە قەشەنگێ ناکە. ئێمە هیچ پێگەیەکمان لەگران نییە، کەس و کارمان لەگران نییە. کەس نازانێ ئێمە گەل کێین، گەورەی کوێین، خۆشەویستە کێین، چەندێ قەوم و خۆشمان هەست، وەکو دانەیەک کە لە ڕەشی دەرچووک لە جەهەنەمێکە ئەمان وێنێت کە فرە موحتاجین و 2 قەران پوڵەکەی ئەمان نەگرا. وەزانێتە نە بەشەر و گین و نە زندگیمان بووگە و نە قەوم و کەس و کارمان بووگە و نە عاتفە ئەزانین و نە فەرهەنگمان بووگە و نە دنیامان دیگە و نە تاریفێکمان لە دنیا بووگە. هیچ ژیانە قەشەنگێکمان نییە، وەلی چه ئتفاقێ لە ئێمە کەوتگە و ئاوا گەلگەل دەرەچین و تینە ئەگرا و فکرەکەین ئەگرا مەدینەی فازڵەس. کەم لێتان نابیسم ئەگراتانە بە بەهەشتە وعدە پێدریاگە خوا لەسەر زەویە تعریفەکەنەوە، لە سیستەمە ئاموزش و پەروەرش و لە سیستەمە ئیدارەی و لە بێهداشتی و وەختە گیانتان دەربێت لە کاتێکە هیچێک نیەن لەم جەوامعە غەربیە، هیچێک نیەن، نە شەخسیەتتان هەست، نە کەس ئەتان ناسێ، نە پێگە و منزلەتە ئیجتماعیتان هەست، هیچێک نیەن. 4 دانە ئستثنایش قاعدە تەثبیت ئەکاتەوە، بابزانن باتڵی ناکاتەوە، تەثبیتی ئەکاتەوە. ئێمە گەل کین کە حازرین گیانمان بگرینە سەر لە پدەسمان حتا خڕخڕە بڕۆینە ژێرە قەرز بین بۆ کەسیفتەرین مەشاغڵ لە ئوروپا شانی پیا بکەین کە بە حەشیشکاڵی و دەرمان فرۆشی بووێت تا کرێکاریە ناوە کارواش و پیتزایی، تا لە ناوە مەشاغڵە پەستە خەدەماتی و بیمارستانیە 2 قەران پوڵ دەربێرین دوای 30-40 ساڵ لەو وڵاتە و لەو خاکەوە بەجێمان هێشت ئاپارتمانێ سێنین. بۆ ئێمە تەوانمان نەبوو ئیرادەی خۆمان بگەڕێنینەوە. کێ وای پێمان کرد؟ کێ وای پێمان کرد ئەوەنە پەست بووگین، ئەوەنە لە مەقامە ئینسانی دابەزیگین؟ کێ وای پێمان کرد عادەتمان کردوێت بێدەسەڵاتێ لەم دنیا بژین، وەکو ئەنگەڵ لەم دنیا بژین و پێمان وابێت دزە گیریاک پادشاس و دزی خەریکی نەژین و دزی واینە وڵاتە و دزی خەریکین کارەکەین. کێ فێرمانی کرد زاتمان نییە مەقامە ئینسانی خۆمان بەرز هاوارکەین؟ کێ فێرمانی کرد ئەوەنە ئەحمەقوین و زەهنمان زیاتر لە 200 شەزوانە دایکی تیا نەوێت؟
کێ وای پێمان کرد کە ئێمە قبوڵ ئەکەین داپۆڵۆسیاکترین ئینسانگە لە ئەم جەهانینە، قبوڵ ئەکەین پەستەرین ئینسانەکانە ئەم جەهانینە، کورە خەڵکە کوردەوار ئەوانەی تێنە ئوروپا ئەڕۆن پەستەرین شغڵ ئەگرنە ئەستۆ، کارواشەکەن، خۆیان لە حەدە ماشین شۆردنە ئینگلیسیەکانە ئەوێنن بە ڕۆژێ 30 پوند و 40 پوند. کێی وای پێمان کرد وامانە پێهاتکە؟ ئەمە فاجعەس با بزانن. ئەمە مەرگە ملەتێکە با بزانن. هەناسە کێشان دەلیلە زیندووبوون نییە، ئێمە مردگین، دەمێکە مردگین. دایک و باوکەکان مقەسرن، نەسڵە پێش لە ئێمە مقەسرن لە بێسەوادیتان، لە بێباوەڕیتان، لە ترسیاگیتان. وا ئەمڕۆ جیلێکتان دروست کرد بێباوەڕ، فاسد، ترسیاگ، حەقیر. جامعەیەک گەورە پیاگی تیانەمێنێت و کەڵەژنی تیانەمێنێ، هەر بەرەو ئەم مەسیرە ئەڕوا. جامعەیەک ڕەهبەری ئەخلاقی تیانەمێنێت، هەر بەرەو ئەم مەسیرە ئەڕوا. جامعەیەک وا بەهاگە لە ئینسانی تیانەمێنێت، هەر بەرەو ئەم مەسیرە ئەڕوا. وا بووگین بە پەستەرین ئینسانانەت و لە تاریخ. چۆن جامعەی ئێمە ئاوا ساوازی بوو بەسۆ لەم گشتە فەسادە سکوت ئەکا. ئەزانن چ خەوەرە، ئەزانن چ ئەتفاقی کەوتەکە. بۆ ئەمانە ڕوو ئەکەن ئەم ئوروپا و ئاسانێ لە ناو ئەم ڕێگە تەجاوزیان پێ ئەکرێ، تەعەدایان لێ ئەکرێ، لە ناو ئەم ڕێگە هەزاران شت ئەوێنن ڕوبەڕووی مەرگ ئەونۆ ئەخنکێن لەبەر حیج، کەنەهوو حیجێک نەبوون لەم دنیا. چی تەوانە شەڕکردنی لێ مەسەند؟ حتا بەقەدەر نەهەنگەکان لیاقەتمان نەماگە خۆ بکوژین. ئەگەر ئەو تەوانمانە نەماگە و شەهامەتمانە نەماگە، دنیا بە گوێرەی مەیل و ئارزوەکانمان بەدەستبێرین. حەدەئەقەل وەکو ئیڤانە ناوە براکانە کارامازۆف بلیتە ئەم دنیا بینەوە بەخوا، بێژین بۆ خوات نەمانگەرەکە، نەمانتوانی. ئەمە فاجعەس، وا ملەتی تەوانە تەحلیلە خۆی نییە. ئەمە فاجعەس، وا ئێمە گەل تەوانە گزارشدانە خۆمانمان نییە، تەوانە ڕوبەڕووبوونەوە تەکە واقعیەتە خۆمانمان نییە. ئێمە لە توولە تاریخە هیچ وەخت ئەوەنە بێعورزە نەوگین کە هەین، ئەوەنە حەقیر نەوگین کە هەین، ئەوەنە پەست نەوگین کە هەینیستە. خەیلێ پەست بووگین، وا تەوانە گزارش واقعیمان لە خۆمان نییە. وا لە ئەوجە درۆزنیە
دەوڵەتە ئێرانی و تورکی و سووری و عێراقی بەمل سەرمانەوە ئێمە زیاتر محاولە ئەەکەین درۆکەین خۆمانکەین بە کوڕە دیاکۆ تا پێیان بێژین ئێمەی شەریکین لەم هۆڤیەتە فەرق ناکەین تەکە ئێوە تخواوە بۆ ئەمان کوژن بۆ نانمان پێنادەن ئەو بۆ دەسەڵاتان لێمان سەنگەسۆ وا جورئەتمان نییە لەحزەیە فکرکەینەوە خۆمان نەتوانین لەسەر ئەژنۆی خۆمان بوێسین بە سەودایە کامە ژیان بەرەو ئوروپا کەوتگنە ڕێتێن کامە ژیان ببی بە کێ ئەبی بە کێ لەم ئوروپا بێ ڕیشە بێ پێگە بێ کۆمەڵگا ئینسانێ لە کۆمەلگای خۆی بڕیا ئینسانە با شەرافەتە ئەخلاقی نییە با بزانی ئەوە جامعەز تۆ وادار ئەکا تۆ ئەخلاقی و با شەرافەت ویت بۆیە فرەیەکمان هاتی نام ئوروپا ئەوەی شەرافەت و ئەخلاق بوو تێمانە نەما لە دزیە ئەیکەین لە کارە پەستە ئەیکەین لە شغڵە خراوە ئەیکەین لە حقارەتە تەحملی ئەکەین هەر لەبەر خاتری ئەوەی نەمانگەڕێنەوە چون ئێمە ئێرانین تازە تۆ لە ئەوروپا فەهمی تۆ ئێرانیت عێراقیت تورکیت سووریت ناتوانی لی دەرچی نەمانگەرە کوتەکە ئێرانە دەرکەوین گەرەکمان و خۆ بخزێن نە باوەشیان خۆمان بکەین بە کوڕە کوورۆش لە گشت کەسێ خراوتر حاڵمان خراوەوەی بێژین شاهنامە جەعلە چون ئێمە گەرەکمانە بەشێ لەم هۆڤیەتە بۆ خۆمان بگرین خۆمان کەینە شەریکیان دەسوێتێکە مشتە یەهودی بە نووسنگەوە تەپی هەنداگەسە سەرە وڵاتە حتا کاولی نەکەن وڵی ناکەن حتا ئێمە لەمە پەستر نەکەن وڵی ناکەن دێ ئەمە ئەوجە پەستیەکە کە ئێمە واین تێیە ئەم جامعە ئەسڵەن بۆی مهمە واقعاً بۆمان مهمە ئەمە هەزیزە ئەمە ئزمحلالە ئەمە لە بینچوونە مطلقە ئەمە ژیان نییە ئێمە یکەین و ژیانێک ناکەین یا ئێشێ ئەم ڕەوەندە بگۆڕین یا ئەمە ژیان نییە خەریکی نەیکەین ئێوە مانانێک وا هاتگنە ئەوروپا مەگەر ئێوە ببن بە تەلایە دارانە سەرزەمینە خۆتان مەگەر ئێوە بەم تەجروبە کردتان بتوانن ببن بە هەوێنە ئاگرە ئەو مردمە مردگە بێ هۆڤیەتە بێ کەرامەتە لەو سەرزەمینە و عادەتی کردگە خووی کردگە بە قانون نابودیکەن و نابودیان کردگە مەگەر ئێوە بیکەن چون ئێوە بە گۆشت و پێست و ڕەگ و ئەسقوانە خۆتان خەریک نەمە دەرکەکەن و حاڵتان خاست نییە لایەوە خۆش